پارساڵ زیاتر لە 4 مانگ بایکۆتی بەردەوام لە ناوچەی سلێمانی و زیاتر هەڵەبجە و دەوروبەری بوو کە قوتابخانەکان بە شێوەیەکی بەردەوام داخرابوون. ئەوە بایکۆتی پرۆسی خوێندن کرا و بەداخیشەوە کە ئەمەش سەرزانێکی زۆری لە پرۆسی پەروەردە و فێرکردندا بە ناچاری کە مامۆستایان بایکۆتیان هەڵبژار لە ناڕەزایەتیەکانە. و ئەم ساڵیش هەستەکەیت کە جۆرێک لەوەی کە بایکۆت بەردەوام بێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی خوێندن بوو کە زەنگی خوێندنی ساڵی تازە لێدراکە. زۆرێک لە قوتابخانەکان وەکو اختیارێک خراپبووە لە بەردەستیان وەکو دەستەی داکۆچی مامۆستایان کە خسبێ دەسەڵاتی مامۆستایان خۆیان کە بایکۆت لە دەستی خۆیانەیە. ئەمە جۆرێک بوو لەوەی کە مامۆستایان ئازاد کرابوون لەوەی کە بایکۆت بکەنیان نە. بەڵام ئەوەی کە پێویستەکە و هەلومەرجێکی و خوێندنەوەیکی بۆ ناڕزایەتیەکانی مامۆستایان بکرێت، ئەتوانم بڵێم لە هەلومەرجێکی باشە نییە، چونکە لە ئێستا ئێمە وا بەرەو مانگی دەڕۆین، هێشتا موچی مانگی هەشت نەدراوە کە ئەمەش گروتینێکی زۆر ئەدات بە پرۆسەی خوێندن و بەردەوامی خوێندن و قوتابخانەکان. بەڕاستی کە خۆشتان نەزانن مەسەلەی موچە ئەولەوێتە بۆ هەموو کارکردنێک و بۆ هەمووینێکی مامۆستایان. ناڕزایەتیەکان ئەتوانم بڵێم بە شێوەیەک لە شێوەکان کە دوێنێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان کردو بە هەمان شێوەش ئەم ڕۆژ کۆنگرەی ڕۆژنامەوانی کرابوو لەسەرەوەی کە مامۆستایان ئازادن لەوەی بایکۆت بکەن یاخودنا. و جەمعێکیش کە لە حاشیەوە ئیتر ئایا دەسەڵات لە پشتێوەیەتی یاخودنا بە جۆرێک لەوەی کە هانی مامۆستایانێن کە بە خۆپیشاندان وینەکان نەکرێت. ئەمە جۆرێک لەوەی کە جیاخوازی و جۆرێک لەوەی کە ئەیانوێت قڵشت بخەنە نێو ناڕزایەتەکانی مامۆستایانەوە بە هەر جۆرێک بێت لە جۆرەکان کە بتوانن ئەوەی مامۆستایان هەوڵی بۆیە و ئەو ناڕزایەتیانەی کە لە پارساڵە توانیانە تا ڕادێکی باش یەکدەست و یەکتوانە ناڕزایەتەکان دەرببڕن، هەوڵێن لەوەی کە قڵش بخەنە نێوان ریزی یەکگرتووی مامۆستایانەوە کە ناڕزایەتەکانیان بە شێو لە شێوەکان پەرپەرد بکەن. لە کوردستاندا ساڵانێکە کە پرۆسەی خوێندن بە شێوەی ئاسایی خۆی ناچێتە پێشەوە. مەبەستم هەرتەنها لە ساڵی ڕابردوو یان سەردەمی کۆرۆنا نیە و بەڵکو لە 10 ساڵی ڕابردوودا هەم بەهۆی ناڕزایەتی و بایکۆت و زۆر مەسایلی ترەوە پرۆسەی خوێندن بە شێوەی ئاسایی نەچۆتە پێشەوە. بۆ ئەوەی کە قوتابیان بێبەش نەبن لە پرۆسەیەکی پەروەردە و خوێندنی بەسوود، پێویستە چی بکرێت بۆ ئەوەیکی تر لە کوردستانیش بە شێوەیەکی ئاسایی خوێندن بچێتە پێشەوە؟ دەست خۆش پرسیارێکی جوانە. دیارە مەسەلەی پرۆسەی پەروەردە و هەموو ئەو کەسان و هەموو ئەو کەسایەت و لایەنانی کە لە خەمی پرۆسەی پەروەردەیان پێویستە بیرێک لەوە بکەنەوە کە پێش ئەوەی پرۆسەی پەروەردە بەردەوام بێت و بتوانرێت پرۆسەیەکی سەرکەوتوو بەڕێک بکرێت، ئەبێت لە خەمی ئەوە بن کە ژیان و گوزەرانی نەک هەر مامۆستایان بگرێت تەواوی فەرمانبەران و موچەخۆرانی کوردستان فراهەم بکرێت لەسەر ئەوەی کە نەک تەنها چاوەڕێی مامۆستاکەن لەوەی کە بایکۆتەکە یان نەکا. ئەمە مامۆستایان ئەتوانین بڵێن بە شێوەیەکی سمبول و تا ڕادەیەکیش بەرچاو کە توانوێتی لە چەند ساڵی ڕابردووە جۆرێک لە جۆرەکان ناڕزایەتیەکان بە مامۆستایان بناسرێتەوە. بەڵام ئەمە تەنها مامۆستایان ناگرێتەوە بێ تەواوی موچەخۆران و تەواوی ئەوانی کە فەرمانبەرانن لە خەم و بیری ئەوان بن، چونکە ئەوانیش بە هەمان شێوە مناڵیان هەیە، ئەوانیش بە هەمان شێوە تەواو وەکو حەڵقەیەک بەیەکەوە بەستراون کە ژیان و گوزەرانی هەرێکێکیان بەستراوەتەوە بەیەکەوە. ئەبێت لە خەمی پرۆسەی پەروەردەیە بن بۆ ئەوی کە پەکی نەکەی و پرۆسەی پەروەردە و سەرکەوتوانە بچێ بەڕێوە، ئەبێت ناڕزایەتەکانیان ئەبێت ڕێکخراوبوونیان هەمووی پێکەوە بێت و بتوانێت پێکەوە فشارێکی باش بۆ سەردەسەڵات بکرێت بۆی کە بتوانێت هەرچی ژیان و گوزەرانی مامۆستایان و فەرمانبەران جواب پێ بدرێتەوە و بۆ ئەوەی کە پرۆسی پەروەردە پەکی نەکەوێت یاخود مامۆستایان و داوایرەکانی کە بیر لە بایکۆت نەکەنەوە. ئەمە
کارێکە کە مامۆسایان و هەموو تەواوی فەرمانبەران پێویستە پێکەوە یەکدەست ئەم ناڕزاتیانە دەرببڕن، نەک تەنها بە کارێکی مامۆسایان بزانن و بتوانن لەو ڕێگەیەوە ناڕزاتی دەرببڕن. بەڵێ. وەکو تر گەورەترین بربەست و ڕێگریەکانی خوێندن پەروەردە لە کوردستانە چین، بەجیا لەم بابەتی کە ئێستا باست کرد و دەبینین کە ئەوەیە مامۆستایان و فەرمانبەران موچیان پێ نادرێت و یان چەند مانگ دوا دەکەوێت. بەڵام ئەمە و چی گرفتێکی تر هەیە لە بەردەم چوونە پێشەوەی پەروەردە و خوێندنێکی ئاسایی لە کوردستان؟ دیارە ئەو بربەستانی کە لە بەردەم پەروەردەیە زۆر زۆرە. ئەمەی کە چەند ساڵێکە ناڕزاتی دەرەبڕێت مەسەلی موچەومانە ئەگەر بخێنە ولاو کۆمەڵێک هۆکاری تر هەیە، کۆمەڵێک ئەو لەوێتی تر هەیە لە قوتابخانەکانە کە بوونەتە بربەست لە بەردەم پەروەردە و فێرکردنە. ئەگەر تۆ بڕوانین لە ڕووی بینا و لە ڕووی کوالێتی خوێندن و پرۆگرام و هەتا کۆی کاگاتەوە بۆی چۆنێتی وتنەوەی وانە و کۆمەڵێک هۆکاری تر هەیە کامانە هەمووی بربەستن لە بەردەم پەروەردەیە ئەتوان هەمووی کاریگەری هەمووی بە دەوری خۆی کاریگەری هەیە لەسەر پەروەردەکە پرۆسەی پەروەردە خاوەکاتەوە. خاڵێکی کەوەیە کە مەسەلەی ئیدارە لە نێو قوتابخانەکانە کە ئەمانە هەمووی تا ڕادەیەکە دەستی حیزب چۆتە ناخی ڕیشی داکوتیوە لە نێو قوتابخانەکانە. بۆ نمونە ئەگەر بەڕێوبەرێک لە دەبەریەوەی کە ناوێنەوە دەبەری سەوز پارتی ناتوانێت بەڕێوبەرێکی قوتابخانەیەک دانێت و بە هەمان شێوە و پێچەوانەکەشی ڕاستە لە هەولێر کەسێک ناتوانێت کە بەڕێوبەرێکی یەکێتی دانێت لە قوتابخانەکانە و ئەو ڕۆڵی نابێت. ئەمە ئەتوانم بڵێم بربەستێکی زۆر سەرەکیە لە بەردەم پرۆسەی پەروەردەیە کە بەداخەوە هەتاکو ئێستا دەستی حیزب لە ناو قوتابخانەکانە لە نێو هەتاکو بە جۆرێک لە جۆرەکان ئەو خوێندکارانی کە لە زانکۆکانیشن ئەمانش هەمووی بە هەمان شێوە دەستی حیزبتیایە زۆر ئاوەڵایە. لە کاتێکا کابینین ئەمە بۆ خوان ڕەوایە بۆ خوان زۆر زۆر ئاساییە. هەتاکو چەند ساڵێک پێش ئێستا من لە ئێستا نایبینم، بەڵام چەند ساڵە پێش ئێستا هەتا ئابوونە و هینەکانی حیزبەکانیشان لە نێو قوتابخانەکانە کۆ کردەوە. ئەمانە کۆمەڵی هۆکارن کە بوونەتە بربەست لە نێو پرۆسی پەروەردەیە. ئەمە خاڵێکی کەژەوەی کە هەر ئەمە جیاوازیەک دروستەکە کە کەسانی شیاو بۆ جێگەی شیاو نین، با بڵێن کەسانێک لێ هاتووە ئەتوانم بڵم ئەزمموی چەندین ساڵی هەیە لە پەروەردەیە و کەسێکی لێ هاتووە تەمەشاکەی ڕۆڵێکی ئەوتوی نییە لە پرۆسی پەروەردەیە. لە کاتێکا بینین کەسانێک کە هیچ لێ هاتووییان نییە، هیچ ئیجازێکیان نییە، بە حکمی حیزبی و بە حکمی ئەوەی کە حیزب دایناو لەو مۆقعە ئەبینین هەموو ڕۆڵێکی پێدرا و واتوانم بڵم ئیمتیازیشی هەیە. ئەمانە کۆمەڵشتن کە هەم ئینسانێک لەولاوە کە دڵسۆزە کە توانێت کار بکات خاوەکاتەوە، لە هەمان کاتیشا ئەبینیت ناحەقیەک و جیاوازێکی گەورە بەدی ئەکرێت لە نێوان ئەم پرۆسی پەروەردەیەکە. ئەمانە و کۆمەڵی هۆکاری تریشکە ئەتوانین بچیتە سەروردەکارێکی کە مەسەلەی منهەج و لەسەر مەسەلەی بە زۆر فێرکردنی دین بە مناڵان بە تایبەتی لە خوار 8 ساڵەوە و مناڵانی زۆر چوو کاتوانین بڵێن ڕێکخرا و ئەحزاب ئیسلامیەکان بە جۆرێک لە جۆرەکان ئیستیغلالی قوتابخانەکانیان کردووە بۆ مەسەلەی وەبارهێنانی مناڵان بە ئیسلامیکردنی قوتابخانەکان. ئەمانە ڕۆڵی خۆیان هەیە لە نێوە ئەتوانم بڵم دەرسی ئاین کە باسەکرێت مامۆسایانی کە مەیلی ئیسلامی سیاسیان هەیە زۆر پیان خۆشە وانی ئاین وەرەگرن، بۆچی چووکە کۆمەڵێک مناڵ بە ئامادەکراویەتە بەردەسی و بە ئارزوی خۆی و بە مەزاج و منطق و ئەوەی کە خۆی قەنەعەتی پێ هەیە ئەمە سەپێنە بەسەر مناڵەکانە و زۆرێکیش لەوەی کە
وا باریانهێنێت کە ئەمانە لەنێو مزگەوت تا دانیشتون و ئەم وتاریان بۆیە ئەمانە هەموو ڕۆژانە ئەبیندرێت هەموو ڕۆژانە ناحەقی ئەبیندرێت هەتا ئەگا بەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان هەتا کوێستش بەداخەوە ئەمەش کە فەرهەنگێکی زۆر سەقەت و زۆر نابوتەکە جۆرێک هەنێک لە مامەسایان تا ئێستش مەسلەی سوکایەتی و جۆرێک لە ئیهانەی قوتابیانەکەن کە ئەمە بەداخەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر ناخۆش و کاریگەری زۆر قوڵ بەجێ هەڵێت لە ناو دەرونی ئەو مناڵەیە بۆ گەورە بوونیش ئەمە کورتەیەکە لەو کێشانێکە لە نێو قوتابخانەکانایە بیرم نەچێ بگورە یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکانم بێچوو بەداخەوە مەسلەی جیاوازی چینایەتی لە نێوان قوتابخانەکانەکە قوتابخانەی تایبەت و قوتابخانەی گشتیە قوتابخانە گشتەکان کە هیچ گریجێکی پێنادرێت و هیچ ئێتمامێکی پێنادرێت لە کاتێکا قوتابخانە تایبەتیانی کە بە پارێ و مناڵی دەوڵەمەند و مناڵی بەرپرسیایە خوێنێت لە تەواوی پێداویستیەکانی خوێندن و پەروەردە بە فەرهەمن و هەموو ئەو پێداویستیانەی کە ئەمڕۆ لە وڵاتە پێشکەوتەکانە حزوری لە قوتابخانانە ئەبێنرێت لە وەسایلی گەرمکەرەوە و ساردکەرەوە و داتاشۆ و ئەتوانم بڵێم وایت بۆرد و هەرچی ئەوەی کە پێویستیە لە نێو قوتابخانەیە لە هۆکاری فێرکردن و کۆمەڵی وەسایلی تر کە ئەمانە لە قوتابخانە گشتەکانە بەداخەوە نییە و یاخود ئەگەر هەبێت زۆر زۆر بەکەمیە ئەمە جیاوازێکی چینایەتی زۆر گەوری دروست کردووە لە نێو قوتابخانەکانە ئەمە بە شێوکی گشتی ئەو کێشە و مەشاکلانەی کە قوتابخانەکانی کوردستان هەیەە لە کۆتاییدا پەیامی مامۆستا کامەران لەتیف بۆ دایک و باوکی قوتابیان لە دەستپێکی ساڵی نوێی خوێندندا چییە؟ من هیوادارم پرۆسێکی زۆر سەرکەوت و بەردەوام بێت لە قوتابخانەکان و بەبێ هیچ کێشەیەک ئەمە لە کاتێکا کە دەسەڵات وەڵام بە داخوازەکانی مامەسایان و موچەخۆران و فەرمانبەران باتەوە لە کاتێکا کە بەم شێوەی کە ئێستا هەیە بەردەوام بێت دەسەڵات و حکوومەت وە تاکو ئێستەکە لە سەرودەمی بانگەشی هەڵبژاردن و هەڵبژاردننی لە پێشەوەن ئاوە زۆر بە بێباکانە موچەدەوە ئەخات و هیچ گرنگیەک بە وەڵام و داخوازەکانی مامەسایان ناداتەوە چجای ئەوەی کە لە دوای هەڵبژاردن ئەو کاتە هەر زۆر وەزعەکە زۆر خراپترە بێت من پەیامی من لێرە ئەوەیە کە سوکاری خوێنکار کە سوکە دایک و باوکی مناڵان مەسلەی بایکۆت ناڕزاتیەکان خۆپیشاندانەکان هەمووی بەی خۆیان بزانن چونکە دوجار هەمووی لە خاڵێکی هاوبەشە یەک ئەگرینەوە ئەوش مەسلەی بەرژەوەندی قوتابیانە و بەرژەوەندی مامۆساکانە چونکە مامۆسایەک بە میزاجێکی خراپ و بە میزاجێکی نائارامەوە بچێتە پۆلەکان ئەو قوتابێ بە دڵنیایی و هیچ ئیسفادە لەو مامۆسایان ناکات و بە پێچەوانشەوە مامۆسایان ئەو قوتابیانێکێنە نێو قوتابخانەکان ئەگەر بێت و مامۆساکەی تەواوی ئەو خزمەت گوزاری و ئیمتیاز و ئەو حەق و مافەی کە هەیەی لە سەرشانی حکوومەت کە پێنەدرێت ئەو مناڵش ناحەقیە کە بەرامبەر بە ئەو مناڵە ئەکرێت واتە دوولایەنەیە بەڵام دەسەڵاتی هیچیانی تیانە ئەبێ خەڵک دایک و باوکی مناڵ ڕێکخراوەکان بۆ تەواوی موچەخۆران بە مامۆسا و فەرمانبەرانەوە بیر لەوە بکەنەوە کە نوکی ناڕزایەتیەکانیان نوکی ئەو داواکاریانی کە هەیەە خاڵ بە خاڵ دایڕێژن و یەکگرتوانە بتوانن فشارێکی گەورە دروستکەن لەسەر دەسەڵات بۆ ئەوی کە تەواوی داخوازیەکان وەڵام پێباتەوە لە پێناو ئەوەی کە پرۆسی پەروەردە بەردەوامی هەبێت چکە ئێمە ئەو ناڕزاتیانی کە ئەکرێت ئەو خۆ پیشاندانانە ئەیکرێت هیچی دڵخوازی خۆمان نییە هیچی ئێمە ویستی خۆمان نییە چکە دوجار ئێمەش مناڵمان هەبووە ئێمەش مناڵمان لە قوتابخانەکانە زەرمەندی ئێمەش مناڵەکانی ئێمەش زەرمەندە تەنها ئەوەیە کە بێ نابێت دەسەڵات وا لێ بکات کە سوکاری خوێنکار لەگەڵ مامۆسایانە ڕوبەڕووی یەکتریە بکاتەوە و بەرەو ڕووی یەکتریان بکاتەوە بەڵکو ناڕزایەتی هەردوولایەن تیشکەن و بەرەو ڕووی دەسەڵات بێتەوە چونکە دوجار
خەمی ئێمە خەمی قوتابیەکانە، خەمی کە سوکاری قوتابیەکانە ئەبێ لەوەیە لەو خاڵایە هاوبەش بین و بە زۆر هۆشیارانە بیر لەوە بکەینەوە کە دەسەڵات نەتوانێت قڵش بخاتە نێوان ناڕزاتیەکانەوە وە کارێکی وا بکات کە لە باریان بەرێت.